سڵاو بەڕێزان، سڵاو ڕێزم هەیە، هیوادارم هەمولایەکتان بەخێر بێت. قسم ببیله، قسم بخالقی شو روش هر کسیک لسر سوکاتی آین اسلام به لبر شاما سوکاتی به آین اسلام کا بخوای تاقانه بزنم لکویا یکی چوکو او پشتیوانه یکی چوکو او مریم چیه او من لایف اقصا اکمل لولاتی آلمانیا ام استا سن بخالقی شو روش نشنا بلا بابندم بودی اسلامی بودی اسلامی بابیرانم کسانی که وکو مریان حلب جایی کسانی که وکو پشتیوان لبردست ما بن سن بخالقی شو روش دو منالما يا اخوة هر دو منال يعني لسني اقل من لمن بياوني با امام كاتو بدم يعني منيش امروبيا موت وتما اقل بدس والله خيزانك تكشف اكم بكنيزكي خوم يا اخوة دس خوش بيت با خلق لما يا اخوة يموت لا فكم كروا بروسي فكم كروا اقل من وام لو تبو او جماعه لا بلا ما مصدر نوتم اقل بدس بهزار جلد لادم مانا خيزان وكتكش كم بكنيزكي خوم من ازاني ما بس مشيبو براد برازم من كحزم اكل ورقرم يك من حصلي من ابو شيت لقر رسم ابي اليوم ببوري كان قسياكم شي وكو كسيكي وكو جنابي يعني وكو ملعالان من واحد كل الرجال ملحده كان ولا الرجال ملحده كان ايو بين لا يقبكنو لسرتو كاتي وي خلق تقسب دين اسلام والله ما دام اسلام قسيتك من دنيام لو كان لسر ملحدين يد واجر شيء ايش كي بده ياخذ خيت بيش ابو قلق مهم ولا لسر صلاه اسلام وانا يخوت انت يوم كويس جوده والله منهم هي منها كاكا يا من كاكا جا منو خلقها هذا والله جارش کە جێتان لەبیتۆ بەڕێزان، ئەوروپای شارستانی بووە بە جێگای خوێڕی و سەرسەریەکان. قسم ببیله، قسم بخالقی شو روش هر کسیک لسر سوکاتی آین اسلام به لبر شاما سوکاتی به آین اسلام کا بخوای تاقانه بزنم لکویا یکی چوکو او پشتیوانه یکی چوکو او مریم چیه او من لایف اقصا اکمل لولاتی آلمانیا ام استا سن بخالقی شو روش نشنا بلا ئێکوەرە هاتی منێژ ناکەی بە 3 ڕۆژ دەبیت لە ملت بدرێت تڕکە کارزاتی ئەو ملەتت بەڕێزان سڵاو بەڕێزان کارزاتی ئەو ملەتتان بینیوە نوێژ ناکەی دەبی شمشێر لەسەر ملت دابنرێ بڵێن تاوەکو 3 ڕۆژتر نوێژ دەکەی نوێژ بکە نوێژ ناکەی تۆ هەڵگەڕاوەی لە ئیسلام فەرمودەی موحەممەد دەڵێت هەر کەسێک ئاینەکەی خۆی گۆڕی یاخود ئەگەر بۆ نمونە هاوسەرگیری کردبوو یا هاوسەری هەبێ زینا بکە سێمیان ئەو کەسەی کەوا تەرکی جەما ئەو نوێشکردن دەکە دەبی لە ملت بدرێ بە 3 ڕۆژ باشە بەردەوامی بابندم بودی اسلامی بودی اسلامی بابیرانم کسانی که وکو مریان حلب جایی کسانی که وکو پشتیوان لبردست ما بن سن بخالقی شو روش دو منالما يا اخوة هر دو منال يعني لسني اقل من لمن بياوني ئێدە بە کەرامەتم پیاونی منيش امروبيا دە بە کەرامەتم پیاونی وتما اقل بدس والله خيزانك تكشف اكم بكنيزكي خوم يا اخوة دس خوش بيت با خلق لما يا اخوة يموت لا فكم كروا بروسي فكم كروا ئەو دووە زۆر تەعبیری جوان لە ئاینەکەیان دەکەن ملپەڕاندرن کەنیزەک ئەمە پێناسەی ئیسلامە دانەیەکیان دەڵێ مل دەپەڕێنم ئەویتر دەڵێ کچوژنەکەی دەکەم بە کەنیزەک ئەمە تەعبیری زۆر دەقیق لە ئیسلامی ڕاستەقینە دەکەن باشە اقل من وام لو تبو او جماعه لا بلا ما مصدر نوتم اقل بدس بهزار جلد لادم خيزان وكتكش كم بكنيزكي خوم من ازاني ما بس مشيبو براد برازم من كحزم اكل ورقرم يك من حصلي من ابو شيت
لەگەڵ ڕێسم ئەبێ ببووری کام قسەیەکەم چی وەکو کەسێکی وەکو جەنابیانێک وەکو مەلائالان من وا حەسب قەسەم بەبیللا قەسەم بە خالقی شەو و ڕۆژ هەر کەسێک لەسەر سوکایەتی ئاینی ئیسلام بێ لەبەر چاومە سوکایەتی بە ئاینی ئیسلام کە بەخوای تاقانە بزار خدا تاقانەیە نازانی بڵێ بە خودای تاک و تەنیا خدای کردووە بە تاقانە کوڕم جارێ تۆ فێر بە خدای تاک و تەنیا خدا تاقانە نییە هەتی تاقانە بۆ شتێک دەبی کەوا دایک و باوکی هەبێ لە مناڵێک زیاتریان نەبێ تۆ لێرەدا کفرت کرد هەتی دڵێ خدای تاقانە کارەساتی ئەو ملەتە نازانی بڵێ خدای تەنیا دەڵێ خدای تاقانە واتە کەسێکە دایک و باوکی هەبێ بەڵام دایک و باوکی لەو مناڵە زیاتریان نەبێ باشە گوێ بگرن لەکوێیە یەکێک وەکو ئەو پشتیوانەیەکێک وەکو ئەو مەریوانچەیە ئەوە من لە لای قسە ئەەکەم من لە وڵاتی ئەڵمانیام ئێستا سوێن بە خالقی شەو و ڕۆژ نوێژ بە کەرامەتم بتەوێ بێی بۆ ئوسترالیا سیرکە بتەوێ بێی بۆ ئوسترالیا ڤیزت بۆ وەردەگرم 5,000شت دەخەمە گیرفانی ئینجاوەرە بزانم چ کرد نەگاوە بیجێ بەڵام بەداخەوە من بە حکمی ئەوەی لە ئەوروپا ناژیم لە ئوسترالیا دەژیم و ئوسترالیا بەشێک نییە لە ئەوروپای یەکگرت و ئەجینا فلیمی هەردووکتانم دەسووتاند فلیمی هەردووکتانم دەستان بەڵام دیارە ئاتستەکانی ئەوروپا پیاویان تێدا نیە لەگەڵ ئەو پەرڕێزم با مۆزۆی پیاوبوون با بەکاربێنین ئەو هەموو ئاتستەی خۆمان کەوا لە ئەوروپا و لە ئەڵمانیان کەسێکیان نیە ئەو ڤیدیۆیت و بدەن بە پۆلیس بڵان ئەوەتە داعشێک بڕوای بە مل پەڕاندن هەیە لەسەر بنەمای ئازادی بیر و ڕا مەریوان هەڵەبجەیی پێویستە کار بکە لەسەر ئەم ڤیدیۆیە بۆی خوێڕیەکی وەک تۆ بکەوێتە بەندینخانە و ئەگەر هات و قبوڵت نەبێ ڕەت بکرێتەوە و بۆ هەمیشە مناڵەکان لێ بسێندرێتەوە باشە نییە کاک سەفوان ئەجینا خوێڕیەکی ئاوا چۆن دەتوانی چکە ئەمە هەڕەشەی تەواوە و بەڵگەی تەواوە من لە ئەوروپانیم بەداخەوە چکە ئەوروپا ناتوانێت کار بکات لەسەر قەزیەی ئوسترالیا ناتوانێت کار بکات لەسەر قەزیەی ئەوروپا باشە ناناتۆ لە ئوسترالیا نی ئەگەر لە ئوسترالیای خۆت کە خوێڕی سەرسەری هەر ئێستا کە بەیانی چکە من کەیسم لەگەڵ پۆلیس نزیک بە 2 ساڵە ڕیکۆرد کراوە پۆلیس ئاگاداری هەموو کار و کردەوەکانی منن پێم بڵێ لەکوێ دەژی نامەرد پێم بڵێ لەکوێ دەژی من پشتیوان عەبدوڵڵام دیارە من لەکوێم و لە 4 مەرکەزی سەحی کار دەکەم شوێنم دیارە ئەگەر لە ئوسترالیا بژی چاک دەزانی پشتیوان عەبدوڵڵا شێتڕکەم نە بەڵام تۆ لە ئوسترالیا نی تۆ لە ئوسترالیا نی پابندم ئیسلامی باپیرانم کەسانێکی وەکو مەریوان هەڵەبجەیی کەسانێکی وەکو پشتیوان لەبەر دەست شوێن بە خالقی شەو و ڕۆژ دوو مناڵەمەیە خوا هەردوو مناڵیانم لەسنێ ئەگەر لە ملمنان پیاونی با ئەمەم کاتۆ بەدەمیان منیش ئەمڕۆ پێم وتوە وتم ئەگەر لە بەردەستی واللهی خێزانەکەت و کچەکەشت ئەەکەم بە کەنیزەکی خۆم ئێدە باشە هاتی ومادەم تۆ لە ئوسترالیای تڕکەم ئەوە منیش لە ئوسترالیام فەرم وەرە خێزانەکە و کچەکەم کە بە کەنیزێکی خۆت ناڵێ لە ئوسترالیام سەیرە ئێوە گاڵتە دەزانی ئێوە گاڵتەجارن تۆ ئەو پیاوەنی کە کچی من دەکەی بە کەنیزەکی خۆت ئەوە من لە ئوسترالیام تۆ لە ئوسترالیای باش نییە خۆلەوە باشتر نابێ باشە خۆلەوە باشتر نابێ لەوە باشتر هەیە باشە وەرە بزانم چۆن دەتوانی کچەکەی من بکەی بە کەنیزەکی خۆت باش نییە وایە نە پیاونی تۆ خۆت پێ پیاو نییە ئەها دەباشە ئەوە ئیشت دەبینم دەکەواتە بزانم ناوچێ ناوی خۆت بنووسە ناوی خۆت مرد بە ناوی خۆت بنووسە باشە ئەوە ناوی هەیە منە ئەویان دەڵێ لە ئەڵمانیام 2 مناڵم هەیە ئەو خوێڕێشیان دەڵێ من لە لیڤەرپولم باشە لە لیڤەرپولم باش سبەینە ڤیدیۆکە دەدرێت بە پۆلیس لیڤەرپول باش سبەینێ ڤیدیۆکە دەدرێت بە پۆلیس خوێڕی چکە من نزیک 2 ساڵە مەلەفم هەیە لای پۆلیس چکە مراقەبە دەکرم لە وڵاتی لێمە لەلایەن لوبنانی خوێڕیەکانەوە باشە ئەو ڤیدیۆیە دەدرێت بە پۆلیس خوێڕی سەرسەری بەیانی باشە بەیانی دەدرێت بە پۆلیس
وە دەدۆزنەوە باشە وە دەدۆزنەوە نامرد دەبی وا لێ بکەن دەبی گووی بخۆی جارێشتر باشە و ئێستا کە ئەو ڤیددیۆ وەردەجێڕم بۆ سەر زمانی ئینگلیزی بۆی ئامادە بێت بۆ پۆلیس بۆ بەیانی و دەتکەم بە فلیم باشە وەری دەجێڕم بۆ سەر زمانی ئینگلیزی و ئەگەر پۆلیس بڕوان بە هینەکەی من نەبێ خۆیان متەرجمیان هەیە دێنگوێ دەگرن و وەری دەجێڕم باشە دێڵەدەی باش نییە ئەمە لە ئەڵمانیایە داوا لە ئارتیستەکانی ئەڵمانیا دەکەم و بە تایبەتی کاگمەریوان هەڵەبجەی چکە باسی دەکا کاگمەریوان هەڵەبجەی تۆ لە ئەوروپا دەژی لە ئەوروپا دەژی دەتوانی کێسی لەسەر ڕەفع بکەی دوو مناڵی هەیە باشە و بڕوای بە مل پەڕاندە دەزانم فشەفش دەکا ئەوە هیچ ئێستا گوش دەخوا دەزانم فشەفش دەکا بەڵام دەبی یەک دوو دانە بکەین بە عیبرەت بۆ ئێوانێتر عاقڵ بن ئەوە پیاوی ئەوە نییە کەوا مل بپەڕێنی چونکە پیاوی مل پەڕاندن باە لە ئەوروپا دانە دەنیژە و خوێڕیە دەچوو بۆ بۆرما دەچوو بۆ مووسڵ دەچوو بۆ ناو داعش دەچوو بۆ ناو بووک و حرام دەچوو بۆ نازام شوێنی تر ئەوە پیاوی مل پەڕاندن نییە بەڵام دەبی ئەوانە بکرێن بە عیبرەت باشە کوڕم تۆ نازانی بڵێ خودای تەنیا دڵێ خودای تاقانە تۆ دەڵێ نوێژ ناکەم هەتیو یعنی تڕکەنیتان گەیشتۆتە ئاستێک کە بە کەیفی گونی خۆتان وا دەزان یاسایەک لەم وڵاتانە نییە دێن ئیتر لایف دەکەن وەک ئەوەی وایە کە ئەو دنیاە یاسای تێدا نیە بە کەیفی خۆتان دەتوان ئیهانە و سوکایەتی خەڵک بکەن دەست درێژی بکەنە سەر کچی خەڵک دەیکەم بە کەنیزەی خۆم هەتیو تۆ ئەو پیاوەی باش زۆر چاک باش نییە مەگەر خۆت پیاوی ئیستخباراتی ئوسترالیبی ئەو کارانە بکەی بۆی خەڵک ڕابچێشی ئەوە شتێکی ترە ئەوە دەکرێت ئەوە مەوزوعێک نییە بەڵام بڕواناکەم خوێڕیەکی وەک تۆ ئەوە بیتن باش نییە پێم وتوە لایڤەکەم کەرەوە پرۆسی لایڤەکەم کەرەوە ئەگەر من وام نەوت بوو ئەو جەماعەتی لایڤ بڵێ مامۆستا درۆژنە وتم ئەگەر لەبەردەستم بی 1000 جەڵدت لێ ئەدام خێزان و کچەکەش دەکەم بە کەنیزەکی خۆم من ئەزانی مەبەستم چی بوو برات بەڕێزم من کە حەزم ئەکرد وەرەگرم ئەوە ئیزنی با بگەڕێنەوە قەسەم بەبیللا قەسەم بە خالقی شەو و ڕۆژ هەر کەسێک لەسەر سوکایەتی ئاینی ئیسلام بێ لەبەر چاومە سوکایەتی بە ئاینی ئیسلام کە بەخوای تاقانە بزانم لەکوێیە یەکێک وەکو ئەو پشتیوانە یەکێک وەکو ئەو مەریوان ئێکورە هاتی من لە ئوسترالیام وەرە بۆ ئوسترالیا دەتەوێت بێی بۆ ئوسترالیا من بلیتت بۆ ناپیاوە مەگەر هاتوو بلیتت بۆ نەبڕۆ باشە شم شێرەکەشت لەسەر من باشە چکە تۆ دەڵی مل پەڕاندن لەبەر شم شێرەکەشت لەسەر حیسابی من باش نییە ئەوە من لە لای قسە ئەەکەم من لە وڵاتی ئەڵمانیام ئێستا سوێن بە خالقی شەو و ڕۆژ نوێژ ناکەم بەڵام ژنەکەشت بینە لەگەڵ خۆت مناڵەکانت چکە ئەگەر هاتوو کەوتێ سجن ئەو کاتە من ئاگام لێیان دەبی باش نییە کەوتێ سجن ئەو من ئاگام لێیان دەبی باش نییە ئەگەر ویستیشی زۆر تەبیعیە زەواجی مسیار دەکەین چی تێدا زەواجی مسیار لە ئیسلامدا ڕێگای پێدراوە و لە شوقەیەکدا دەبی هەفتەی دوو کاژمێر ئێواران لە دوای ئیش دەچم خۆم خاڵی دەکەمەوە و زەواجی مسیار و دەگەڕێمەوە چی تایە ئەوە زانکۆ ئێسەر ڕێگایدا و لە وڵاتانی عەرەبی ڕێگادا و ئیسلام ڕێگایداوە چی تێدایە کەسانێکی وەکو مەریوان هەڵەبجەیی کەسانێکی وەکو پشتیوان لەبەر دەستما بن سوێن بە خالقی شەو و ڕۆژ دوو مناڵەمەیە خوا هەردوو مناڵیانم لەزنێ ئەگەر لە منمان پیاونی ئێ بە کەرامەتم پیاونی منیش ئەمڕۆ پێم دواتر مەریوان هەڵەبجەییش زۆر سەخت نییە بۆت ئەڵمانیا بە فڕۆکەیەک بە 2 سعات دەگەیتە نەرویج و مەریوان هەڵەبجەیی لە نەرویجە یعنی ئەگەر تۆ ئەو پیاوەی یعنی تەکنەلۆجیا هەموو شتەکانی زۆر سەهل کردیە دەزانم تۆ ناتوانانی بچی بۆ ناو داعش چکە پیاوی ئەوەنی باشە و لە ئەڵمانیا بچی بۆ نەرویج وا بڵم 3 سعات فڕینە باشە 3 کاتژمێرە دەتوانی بچی لەوێ و مەریوان هەڵەبجەیی لە نەرویجە زۆر تەبیعی زۆر ئاساییە باشە بە تەکبیر ئەڵڵاهو ئەکبەر دەتوانی شم شێرەکەت دەربینی و لە ملی مەریوان هەڵەبجەیی بدەیت
ئەگەر هاتو پیاوی ئەگەر بەفعلی پیاوی باشە پێم وتوە ئەگەر لە بەردەستی من واللهی وتم واللهی خێزانەکەت و کچەکەشت ئەەکەم بە کەنیزەکی خۆم یاخوا دەست خۆش بێت با خەڵک لە مامەڵەت ئێستا پێم وتوە لایڤەکەم کەرەوە پرۆسی لایڤەکەم کەرەوە ئەگەر من وام نەوت بوو ئەو جەماعەتی لایڤ بڵێ مامەستا درۆزنە وتم ئەگەر لە بەردەستم بی 1000 جەڵدت لێ ئەدام خێزان و کچەکەش دەکەم بە کەنیزەکی خۆم من ئەزانی مەبەستم چی بوو برای بەڕێزم من کە حەزم هەر کەسێک معلوماتی دەستکەوت سەبارەت بۆی کەوا خۆی کردووە بە مەلا ڕجاءن پەیوەندیم پێوە بکە پەیوەندیم پێوە بکە زانیاریم بۆ بنێرێ وەکو مەلا ئالان چکە ئەگەر هاتو لە ئوسترالیا بە من ئیشی دەبینم بەڵام ئەویتر لە ئەڵمانیایە ڕاستەکەی ملحیدەکانەوە ئێوە بێن لایەک بکەنەوە لەسەر چووکایەتیەوەی خەڵک قسە بە دین ئیسلام بەڵام مادام ئێسام قسێت کرد من دڵنیام لەوەی کە لەسەر ملحیدینیت و ئەگەر ئیشێکیشکەی بدێ خۆت خەیتە پێشەوە بۆ خەڵک مهم وایە لەسەر دەسەڵاتی ئیسلام نای خۆتم پێ بڵێ گەورە وەڵام من ناوم هێمنە کاکە هێمن کاکە باش ئەوە بینیتان بەڕێزان دوو کەس تەعبیری زۆر دەقیق لە پرۆگرامی ئیسلام دەکەن مل پەڕاندن لەگەڵ کەنیزەک باشە کەنیزەک دانا تۆ وەرناگرم خوێڕی تۆ بڕۆ بە ناوی خۆت وەرە بڵێ ئەوە منم ناسنامەی خۆت نیشان بدە ئەگەر هاتو مەردی ئەگەر هاتو پیاوی ئەگەر هاتو کوڕی مەردی ئەگەر کوڕی مەردی و لە ئوسترالیای بڵێ ئەوەتە من ئەوەتە لایسەنسەکەم ئەوەتە من لە ئوسترالیام لە تۆ ناترسێن بەڵام تۆ درۆ دەکەی کەسێکی ساختە چی و لە ئوسترالیاشنی باشە دەگو بخۆ گو بخۆ دەی دەروێشانی بڕۆ دەی بڕۆ ناپیاو بڕۆ باشە ئەلبەتە ئەگەر زانیاریتان هەیە سەبارەت بەو مەلایە کە خۆی کردووە بە مەلا من سواستانە فەرم و کاک حەمە مەریوان مایک بۆ تۆ دەنێری لەسەر تەنیشدانێک کاکە هین ئاوا نەگاوە بەستونی ئاوا لەسەر تەنیشت ئەو مەلایە چۆن لەسەر قوڵنی دانیشتی ئاوا لەسەر تەنیش بوو ئەوە وەرنەژیرای تۆ کاک سەفوان دەتەوێت قسە بکەی کاکە گیان ئەگەر کاک سەفوان ئەگەر قسە دەکاتن کاک سەفوان یا ئەو کەسانەی بەڵێ کاک سەفوان ئەگەر تۆ کامێرەم بۆ بنێرە کاکە من کاتم نییە زۆر لەسەر لایڤ بمێنمەوە چکە ئەمڕۆ هیلاگم بەڕاستی لایڤم زۆر کردیە یەک دقیقە نام دەمێ کاک سەفوان کاک سەفوان فەرموو کاک سەفوان لەسەر تەنیشدانی کاکە سڵاو دکتۆر چۆنی باشی چۆنی کاکە برا هەواڵە چۆن باشی ڕێز هەیە سپاس دەکەم هەر بژیت دکتۆر لە ژیانم قەت هەر تهدیدێک بووە علەنی لێ مەترسێ کاکە مەوزوع کردانی ئازیز مێوە زۆر سەیر و سەمەرەم بەڕاستی ئەوانی ئەوروپا مۆزوع ئەوە نیە دوو خوێ ڕیوا تەعدیب بکەن لە ڕێگای پۆلیسەوە بۆی ئەوانتر گوونە خۆن بەڵێ من لەگەڵ تۆمە دکتۆر مەبەستم تۆ نیە لێرانش هەر کەسێ هەر تهدیدێ بووە علەنی من کاکەدیدم لەگەن گاڵتم پێدە گاڵتم بە عقلیان دێ بەڵام دوو ڕیوا دەبیت تەعدیب بکرێن کەوا دوو مناڵیشی هەیە بۆ ئەوانتر عاقڵ بن من لەگەر تۆمە ئەوانە ئەبێ ببنە نمونە دەنجی مادام دەنجی تۆمار کرا ئەمە هیچ ئەوەش کەوتی ناوم هەیە منە ئەوە فۆر نامێتی واتە ناخنامەیەکەی نییە لە ئەڵمانی ئەو باشە زانێ زۆر بە ئاسانی ئەدۆزرێتەوە ئەوە لەلایەک من مەبەستم تۆ نییە دکتۆر باوەڕ کە بەس با پیامەکەم بگا هەر کەسێ تهدیدی کرد ئەوە بزانە هیچ نییە ئەو کەسێک کە دێ شتێکە کات تهدید ناکە بەڵێ ئاخر بۆ هەموو ئەوانەی لە لایڤەکە قساکەم دکتۆر گیان باوەڕکە من بۆ تۆ قسە ناکەم ئەمە پیامەکەم بگا ئەمە وەکو پارێزەرێک یعنی تۆزێ خیبڕەمان هەیە لە جەرائیمەکان ئەوەی تحقیقەکە هیچ تهدیدێک کە علەنی بوو ترسی نەما ترسەکە نامێنێت چکە ئەو کەسێ شتێکەکە قسە ناکە
ئەوەیە دوو ئەوانە وەکو ئەوەی ببنە پندێک ئەبێ ئیشیان لەسەر بکرێ من لەگەڵ بەڵێ دەبێ بکرێنە پند بەس من ئەوەیە ئاتایستەکانی ئەوروپا بەڕاستی دکتۆر ئێمە مەسەلەن تەنیا بە قسێک چۆن ئەمڕۆ قسەیەک کردووە چۆن ئیشی لەسەرەکرێ بە یەک ڕۆژ بە دوو ڕۆژ ناکرێ یعنی ئەمە ئەوە کاتێوێتن هەموو ئەوانی جوونیشیان داون پاشی هەموو هاتوونەتە لاڤیان کردوتەوە وەکو ئاشایەک وەکو سەگ هاتوونە تەنازولیان کردووە یەک لە دوویەک نەپەڕیەوە من کەیسێکم هەبوو لەگەڵ پۆلیسی سوید کاتی خۆی خوێڕیەکە تەنازولی کرد و داوای لێبردنی کرد لەو بابەتە هەبووە هیچ هەر دوێنێ و پێرێ لەسەر ئازاد تەنازولیان کردووە هەل هەولێریش یعنی نمونەت بۆ دێنەوە یەک لە دوویەک بەڵام ئەوانە دائیمەن حەزەکەن خۆیان سووکەن خۆیان ڕسواکەن خۆیان دینەکەی ڕاستەقینی خۆیان وە دەربێخن دکتۆر جان ئەوە لایەکە باورت هەبێ ئەمە لە ناو دینەکەیتیان یعنی ئەمە بۆ ڕخنا لەوانە بگرین دینەکە وایان پێ قەیناکە لە ناو دینەکەیتیان دەتوانن بسن ناو گروپی جیهادی چی دەکەن ملی خۆیان بشێنن کەس ڕێگالیان نەگرتووە دەتوانن بسن ناو گروپی جیهادی با بچین لەوێ قوم دەدەن جیهادی دووبرە جیهادی نازانم چییە دەتوان ژنەکانیشیان بەڕاستەکەی مناکەحەی جیهادی مناکەحە بکەن شتێکی زۆر طبیعی و ئاساییە کەس ناتوانێت ڕێگایان لێ بگرێت کەس ناتوانێت پێیان بڵێ بۆچی وا دەکەن ئەمە دکتۆر ئەمە لە دوای جیهادی دووبڕە هاتووە آخر پێم تێگەی ئەمانە جیهادی دووبڕیان کردووە ئەو جا هاتووە ئەم ئیشاکە ینی تۆ ئەوێت دینەکەی کامل بکاتن اليوم أكملت دينكم بەڵام ئەو دووە لەبەرچی دامناسەیەکە کاک ئەو دووە یعنی تعبیرێکی زۆر دقیق و 100% لە ئیسلام دەکەن دانەیەکیان ملپەڕاندن دانەیەکیان بە کەنیزەکردن ئیسلام بریتێ لەمە دکتۆر جان ئەوانەی لایڤەکەنەوە یان ئەوانەی دەستیان داوەتە ئەم شۆرشە باوەڕ بکە ئەگە تۆزێ ترسیان لە شەهابێ ئەم ئیشە ناکەن ئەوەی باش بزانە هەر هەمووتە کە ئەو کەسەی هاتۆتە ئەم شۆرشە ئەوەی وەچی دەڵێن ئیسلامیەکان مسقالە زەڕێک ترسیان هەبێ ئەم ئیشە ناکەن ئەمە باش بزانە ینی هەموو ئاتایستەکانی ئەوروپاش من ڕخنە لێ ناگرم بەڵام ترسنۆک نینە باورتە بێ کەسمان ترسنۆک نییە دەست خۆش بێ دکتۆر ئێمە هەموو لە پشتی تۆینەوە و بەردەوام ئیش من ئەگەر هاتوو کەسێک ئەو خوێڕیە دەناسی کەوا خۆی کردووە بە مەلا کە مەلاژ نییە ئاوا خۆی کردووە بە دەروێشی هین ئەوە ئیتر زانیاریم بۆ بنێرن بچکە من نازام ڕاستەکەی لە ئوسترالیا دوادارم لە ئوسترالیا بێ ئەمە بەرنمەیەک هەیە هەر بە شێوەی ئەیدەیتێ دکتۆر ڕەسەن لە فەیسبوک ڕسمی دەرەچێت چەند بەرنمەیەکی تر هەیە من باس ناکەم بە شێوەی ڕنگ و بە شێوەی دەنگ ئەمانە زۆر بە ئاسانی ئەدۆزرێنەوە و ئەبێ بشێنە سەر پێم وایە درۆ دەکا ئەو خوێڕێ دەزانی من لە ئوسترالیم لەبەرەوە دەڵێ من لە ئوسترالیا ئەوانە درۆ دەکات تەسمیمی خانوەکەی دەبینم تەسمیمی خانوەکەی لە ئوسترالیا ناچێ بەڵێ درۆ دەکا بەڵام من بەڵێنت پێ دەدەم لە شێوەی شکل و دەنگەوە هەردووک ئەدۆزرێنەوە هەتەنیا دەنگ ئەدۆزرێنەوە من ئەوە پێڵێم دکتۆر ماوەیەکی کورتیش دەست خۆش ئەبێ بکرێنە پندیش بۆ هەر هەمویانەوە دەست خۆش دکتۆر خوا هەر بژیت زۆر سپاس سەنگەر کەرکوچی بزانین چێ دەمێکە دەڵێتن بۆ من بنێرە فەرموو ئایشە جێبگە ڕی بزانە چۆن چی دەڵێن و چی ناکەن من حساب بۆ هینەکانیان ناکەم بەڵام تەعبیری دقیق لە ئیسلام دەکەن فەرموو یەک دقیقە قەسەم بەبیل بلا قەسەم بە خالقی شەو و ڕۆژ هەر کەسێک لەسەر سوکایەتی ئاینی ئیسلام بێ لەبەر چاومە سوکایەتی بە ئاینی ئیسلام کە بەخوای تاقانە بزانم لەکوێیە یەکێک وەکو ئەو پشتیوانە یەکێک وەکو ئەو مەریوان جەیە
ئەوە من لە لای قسە ئەەکەم من لە وڵاتی ئەڵمانیام ئێستا سوێن بە خالقی شەو ڕۆژ نوێژ بەڵام پابەندم ئیسلامی باپیرانم کەسانێکی وەکو مەریوان هەڵەبجەیی کەسانێکی وەکو پشتیوان لەبەر دەستما بن سوێن بە خالقی شەو ڕۆژ دوو مناڵەمەیە خوا هەردوو مناڵیانم لەنێ ئەگەر لە ملممان پیاونی بە ئەمەم کاتۆ بەدەمیان منیش ئەمڕۆ پێم وتوە وتم ئەگەر لە بەردەستی من وەڵڵاهی وتم وەڵڵاهی خێزانەکەت و کچەکەشت ئەەکەم بە کەنیزەکی خۆم یاخوا دەست خۆش بێت با خەڵک لە مامەڵەت ئێستا پێم وتوە لایڤەکەم کەرەوە پرۆسی لایڤەکەم کەرەوە ئەگەر من وام نەوت بوو ئەو جەماعەتی لایڤ بڵێ مامەستا درۆژنە وتم ئەگەر لە بەردەستم 1000 جەڵدت لێ ئەدام خێزان و کچەکەش دەکەم بە کەنیزەکی خۆم من ئەزانی مەبەستم چی بوو برای بەڕێزم من کە حەزم ئەکرد وەرەگرم ئێوە حاصڵە هەموو قسەکانی تراویتر دەڵێتن قەستەم بەبیللا قەستەم بە خالقی شەو و ڕۆژ وەڵێ ئەوە ئازادی بیرڕانیە کاکە گیان کاکین ئەوە ئازادی بیرڕانیە بڵا بکەویتە بەردەستم لە ملیدەم ئەو شتانە نییە بەناوی ئازادی بیرۆڕە لە ئەڵمانی ئەمە قسەی قۆڕە کاک بارزانام شتی لەو بابەتە نییە قسەی لەو بابەتە بوونی نییە کاکە گیان ئێمەژەوە لە ئوسترالیا دەژین و دەزانین ئازادی بیرڕامانای چێ و لە ئەوروپا ئازادی بیرڕامانای چێ ئەو ئازادی بیرڕانیە تۆ بڵێ بکەویتە بەردەستم یعنی کەسێکی دەبەنگە بڕوای بە ئازادی بیرڕانیە بەڵێ هەردەرەی دەرگاوانە بەڵێ نا دەزانین دەچی دەچی ئایشە ئەویان ئەوی دانیشتە مەلاکە لە گەوادەکانی ئەفلامە مصرەکان هەبوو کاتێک دەیگۆ گەڕب ئەو دەورانەیان دەبینی لە پێش قەحپەخانەکان دەوەستان دەیگۆ گەڕب یا نزیک بۆ یا تەجروبە بکە تەجروبەکە هەردووچیان ئەلبەتە وە تەعبیری زۆر دقیق لە ئیسلام دەکەن بەلای منەوە ڕاستەکەی ئەوە گرنگتر بوو پێشگە لە هەڕەشکە ملپەڕاندن لەگەڵ بە کەنیزەک کردن ئەمە تەعبیر لە ئیسلام دەکەن ئەگەر من ئایشە تۆ شارەزایت هەیە ئەوەی خوارەوە کەوا دانیشتووە لە شوێ دەژیتن ئەوەی خوارەوە ئەوەی خۆی کردووە بە مەلا ئەمە لە شوێ دەژی باشە دواتر بۆم بنێرە باش نییە دواتر بۆم بنێرە باش نییە باشە بەڕێزان من هەرویستم ئەو زانیاریانە ئاگدار بکەمەوە دیارە من تەسەوڕ دەکەم هەرچەندە ئەو مەلای دانیشتووە ڕاستەکەی بە فرتوفێڵ ئەم کارە بکە یا ئەو کاریان پێسپاردبی وەکو دەستگایەکی سیخوڕی من نازانم لە وڵاتی کەوا لی دەژی ئەگەر هاتوو لە نازانم بڕوا بکە من زیاتر پێدەچی کەوا کەسێک بی ئیش بکە بۆ دەستگا سیخوڕی بۆی زۆرێک لەو کەسانەی کەوا لە ئەوروپا دەژین و بڕوایان بەسەر پەڕاندن و ملپەڕاندن هەیە بیان خاتە تەلەکەوە چکە تەنانەت مەلاکە لی دەپرسێ لە شوێنێک دەڵێ ناوت چییە سەیریکە سیرکن بەڕێزم من پێم ئەوە مۆزوعەکە بێ بەڵام ئەگەر هاتو لە ئوسترالیا بێ ئەوە بۆ من یەکلا دەبێتەوە فەرم تەنان لە شوێن لێ دەپرسی دەڵێ کاکە تۆ ناوت چییە جێبگرن هەر کەسێک لەسەر سوکایەتی ئاینی ئیسلام بێ لەبەر چاومە سوکایەتی بە ئاینی ئیسلام کە بەخوای تاقانە بزانم لەکوێیە یەکێک وەکو ئەو پشتیوانە یەکێک وەکو ئەو مەریوانجەیە ئەوە من لە لای قسە ئەەکەم من لە وڵاتی ئەڵمانیام ئێستا سوێن بە خالقی شەو و ڕۆژ نوێژ بەڵام پابەندم ئیسلامی باپیرانم کەسانێکی وەکو مەریوان هەڵەبجەیی کەسانێکی وەکو پشتیوان لەبەر دەستما بن سوێن بە خالقی شەو و ڕۆژ دوو مناڵەمەیە خوا هەردوو مناڵیانم لەنێ ئەگەر لە ملممان پیاونی بە ئەمەم کاتۆ بەدەمیان منیش ئەمڕۆ پێم وتوە وتم ئەگەر لە بەردەستی من وەڵڵاهی وتم وەڵڵاهی خێزانەکەت و کچەکەشت ئەەکەم بە کەنیزەکی خۆم کورەتر کەنینە کەنیزەک ئاوا نابێ دەبی بچن بۆ جیهات ئەگەر تۆ لە ئوسترالیا مەلاجیان ماڵی من لە ئوسترالیا دەبی بێ هێرش بکەیتە سەر ماڵەکەم من بکوژی کچوژنەکەشم بۆ نمونە ببەی بەچی بەهین بە کەنیزەک خۆی بۆت نایەتە بەردەستت شتیوان نییە کەنیزەک دەوی چی کاری بۆ بکەیت جیهادی بۆ بکەیت نەبووە کەنیزێک بەخۆی بێتە بەردەستت نابیتن چۆن دەبیەوە شتیوانێ ستا بزان لێرە پرسی دڵی ناوت چییە یاخوا دەست خۆش بێت پێم وتوە لایڤەکەم کەرەوە پرۆسی لایڤەکەم کەرەوە ئەگەر من وام نەوت بوو ئەو جەماعەتی لایڤ بڵێ مامەستا درۆژنە وتم ئەگەر لە بەردەستم 1000 جەڵدت لێ ئەدام
خێزان و کچەکەش دەکەم بە کەنیزەکی خۆم من ئەزانی مەبەستم چی بوو براد بەڕێزم من کە حەزم ئەکرد وەرەگرم یەک من هەژڵی منابوو چ لەگەڵ ڕێزم ئەبێ ببووری کام قسەیاکەم چی وەکو کەسێکی وەکو جەنابیانێک وەکو مەلا ئالان من وا هەستم کرد کە لە ڕێگای مولحیدەکانەوە ئێوە بێن لایەک بکەنەوە لەسەر جوکایەتیەوەی خەڵک قسە بەدینی من دڵنیام لەوەی کە لەسەر مولحیدینیت و ئەگەر ئیشێکیشکەی بتێ خۆت خەیتە پێشەوە بۆ خەڵک مهم وایە لەسەر دەسەڵات تخوا ناوی خۆتم پێ بڵێ من ناوم هێمنە ناوی خۆتم پێ بڵێ ناوەکەی وەرگرت مەلا بەس ئەوە نەبی بۆ دەستگای جاسوسی و سیخوڕی و هەواڵگری کار نەکەی بدۆزمەوە ئیشت فەوتایە بەڵام ئەگەرەوە بی ئەوە هیچ دیارە من ئەگەرەوە بی دەستخۆشی لێ دەکەم مشکلە نییە ئەگەر ئەوە بی دەستخۆشی لێ دەکەم باشە کاتی شاد بۆی بەڕێز و ئازیز من مایک بە ڕاستەکەی بۆ هیچ کەسێک ئازاد ناکەم چکە هیلاکم ماندووم بەیانی ئیشم هەیە بزانام ئەگەر یەکێک لە هاوڕێنی خۆمان کاک حەمە دەمێک کە داوای کردبوو بە ئەڵبا تەنیشدانێک کاک حەمە دەزانم ئەگەر ئەوە بیتن مەلا ئاتز بیتن و ئەدەوە بکاتن من کێشەیەکم لەگەڵی نییە تەبیعیە بەڵام ئەویتریان کەوا لە ئەوروپایە ئەویتریان کەوا لە ئەوروپایە ڕاستەکەی پارویەکی سەهلە بۆ مەریوان هەڵەبجەی چکە مەریوان هەڵەبجەی لە ئەوروپایە و دەتوانێت ئەوە بە هەڕەشەی جددی دابنێ و تۆڕی بکەن و هینی بکەن منیش مەبەستم ئەوەیە نا ئەگەر مەلا ئەوە بیتن هیچ من کێشەیەکم نییە بەڕاستی ئەگەر بۆ دەستگای هەواڵگری کار بکە و ئەگەر لە ئوسترالیابی بۆ دەستگای هەواڵگریبی پۆلیس دەرەنواز لەو کێشەیە بینە خۆیان دەڵێن خۆیان زۆر بە ئاسانی پێم دەڵێن دەڵێن وازی لێ بینێتەوە مۆزوعەکە برایە واتە من دەزانم مۆزوعەکە چییە ئەوە خۆت دیکلاین کرد کاکە گیان پێویستە هاوڕێیان ئەم لایڤە شێر بکەن و خەڵکیشکەیفی خۆیتی من مەلام کێشەم لەگەڵ مەلانی هەر وەکوتم ئیش بکاتن ئەوە زۆر تەبیعی زۆر ئاساییە بەڵام لەسەر ئەو هێمنە ئەو کەرپیاوە کەوا هاتیە دەڵێ دوو مناڵیشم هەیە بڕوای بە مل پەڕاندن هەیە هەر بژی بۆ دەنێرم دواتر ئایشە هەر بژی کاتت شێت